جێ ئەوە نیە یەکێک بێت ئێرە مەقسەد سارە ڕابگریان یەکێک بێت ئێران ئیشە بکارە حەزمان لێ جەیەکمانەوە دامیر کە نەگە جەیەکەبی لە جەیەک بی یان هەم ساعەمان عیب نەبێت چۆڵ دەبی هەم جێمان ئەوە دەبی فەڕاع دەبی هەم لە بۆ دوکاندارەکانش یان سار نەفەرێک بێت ئێرە ئەشای بکرێ ناتوانێت ساری ڕابگری ناتوانێت چەک بێ ئەو خاستن جمعانان ئێرە کەپسە پاسکلێ بە 5 وەرەقەیە و بە 3 وەرەقەیە و بە زەورۆ لەو بازارە ئەنی پاسکل لە وەرەقەی زیاتر ناکە کابرا مندارێ دێ نائیلاجە پاسکلی بکرێت تویشت بە ماتۆریە دەبی بێ ماتۆری بکرێ ئەنی ئێرە پێویستە شتەکەیمە لە سارەی پێویسترە ئێستا کابرا هەیە فەقیرە پاسکلی دەکری ماتۆ ئەوەی ناکری سارەی ناکری ماتۆری دەکری سارەی ناکری ئەنی ئیشەکەیمە زۆر زۆر زەرورە پاسکل زەرورترە لە سارەی ماتۆر زەرورترە لە سارەی بە نسبەت بازاری پاسکیلی ئەو بازارە پێدرم مەدانی پاسکیلار کە کەوتە سەد زادەی ڕئیسی شێخەڵای عمریشی لە 1970ەوە ئەو بازارە لێرە دامەزراوە یعنی پاشی فیتەرەکان کە فیتەرەکان ڕۆیشتینە خۆم یەکەم کەس بوومە لێرەکە ئەو دوکارم لێرە کردو لێرکارم ئەوە بۆ چەند ساڵ یان زیاد لە 30 و چەند ساڵی دەکاتن خۆم لێرکانەمە بازارە مەشر بە پاسکیل فرۆشتن و فەقیر و فەقارە دێ پاسکیل دەکرد پاسکرێک بۆ منداڵەکەی دەکڕی و یعنی وەسایلێکی گواستنەوەی زۆر زۆر ئاسانە بەس لە لای من نەبوویتە عادەت عادەتەک نیە ئێستا کابراایکی بە ئەمر سواری پاسکیلی بی لەوانەیە بەجادە پێ پێ بکەن بەش زۆر غەڵەتە شتیوانی بڕۆ دەوڵەتە ئەوروپیانە سیر دەکەی تەماشەکە منداڵیان کچیان ژنیان پیرەمێردیان هەمووی بە پاسکیلی هاچوو دەکەن. بەشداری ئەم ماراسۆنەی نێودەوڵەتی شاری بەغداد دەم کردووە لەخوا بە زیاد بێ ماراسۆنەکە زۆر بە ئارامی و بەخۆشی بەڕێوەچوو دەستخۆشی ماراسۆنی نێودەوڵەتی شاری بەغداد دەکەم من لەناو 100 کچە لە 8 کیلۆمەتر بەشداریم کرد لەناو 100 کچە پلەی دەیەمەم هێنا لەخوا بە زیاد بێ. من وەکو قوتابیەکی زانکۆی سۆران سکۆڵی پەروەردەی وەرزش و وەکو کوردێک کە بەشداریم تێدا کرد و توانم پلەی خۆم و کاکڕەوەن دەستی یەکمان گرت و پلەیەکەمان بەدەستێن هەردوو بێکەوە تەواما کرد. من لێرەوە سوپاسی سەرپەرشتارەکەمەکەم و کە بەڕەشوان خەڵی کە زۆر هاوکاری و ماندی بوونی بۆم کێشا و سەرپەرشتاری مەکەم. ئەم ماوا چێکریە جوالێ خۆ را دوێژن زمانی کوردی پاقش بنە خەباتێدا و کولتورا کوردیەوە بژین کولتورا کوردیە مەزن ئەوە کۆ جوان گەرێک سەرخوبن فیزیک سەرخوبن بە قافێ خۆن سەرخوبن بن هەندڕێ خۆوە تەمیز بن بۆی تەمیزایی سپۆر تشتکی gelekî baş e بۆ ئینسانە بۆی یەکێ jê em vê kulturê derbasî cuhalê xwe dikin. خواهی داره کرده یعنی مروی کتن افراجی همون ملت قازستان نه 130 ملت ورهانه هر روز خنج روز بازاره ساعت و 70 دست بکری حتی ساعت 11 ایواره کی جون وقتی ودوه ورا یرا حوجی هیا آوی خوکن آلی جنا هیا آلی مصارعه هیا آلی جیم هیا یعنی چه دلی ود خوازه